سڵاوتان لێ بێتوانانەکەیم لە بەرنامەیەکی تری سەعاتی سفر بۆ شرۆڤەکاری سەربازی هاتمەوە لاتان. لە سەرەتای مانگی ئابەوە ئەوە بڵاو بووەوە کە دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوو ژێردەریایی ئەتۆمی ناردووەتە کەناراوەکانی نزیک لە ڕووسیا. ئەمە وای کرد جارێکی تر باسوخواسی ژێردەریایی بێتە ئاراوە. بۆیە منەمەڵقەی سەعاتی سفرم تەرخان کردووە بە پێشکەوتنەکان لە بواری ژێردەریایی لە جیهانداوە کێنە و وڵاتانی کە سەردەستن تاوەکو ئێستا لە بەکارهێنانی ئەم جۆرە ژێردەریانەی کە بوونەتە مەترسی لەسەر وڵاتە دژبەرەکان وڵاتە نایارەکانی یەکتری و بەردەوام لە ژێر دەریاوە جۆرێکن لە هەڕەشە بۆ سەر وڵاتانی زلهێز لە ناو خۆیاندا و زۆر باسوخواسی تر لەسەر بابەتی ژێردەریایی دیسانەوە عەقید سەلام ڕایشکاری 964 بە کاروباری سەربازی لەگەڵم میوانە. جەنابی عەقید بەخێر بیتەوە و سپاست دەکەم. سپاسانەکەم. با لەوە دەست پێ بکەین بابەتی ژێردەریایی وەکارهێنانی وەکو کەرەستەیەکی جەنگی ئێستا کێنە وڵاتانی کە سەردەستەن لە ژێردەریاییە و بەناوبانگترین و باشترین ژێردەریاییەکانیان هەیە. باسی ژێردەریایی بکەین سوبمارین ئەو وڵاتانەی کە دەستی باڵایان هەیە لەم چەکەیە لە ژێردەریاییە خۆی فیئەی هەیە جۆری هەیە. باش ئەگەر بیتە سەر فیئەکانی جۆرەکانی بۆ نمونە ئەمریکا فیئەی ئۆهایۆی هەیە، رووسیا حەوت جۆر فیئەی هەیە. یعنی ئەگەر بڵین تۆپ دە گەورەترین سوبمارین ژێردەریایی جیهانە حەوتی رووسیە. حەوتی رووسیە؟ بەڵێ حەوت دانەی رووسیە. باش ئەم دانانەش لە فیئەی ینی تایفۆن، ئەکۆڵا، سێرا دێتن، یوری، ئۆسکار، دێلتا. بەڵام ئەوانەی ئەمریکا ئۆهایۆ تایبەتی ژێردەریایی ئەمریکا USS ڤیرجینیا ئەوە شتێکی جیاوازە، یعنی بای 3 ملیار دۆلارە یەک ژێردەریایی تەنها USS ڤیرجینیا. ئەوانەی کە نا فیئەکانی تر ئەمانە هەمووی لە 100 مەتر بەبانەوە درێژە، نزیکەی 138 مەترە. یعنی کە باسی ئەم فیئەیەکەین لە 172 مەتر تایفۆن دەست پێکاتن. زەخامەتی درێژی 172 مەترە، پانی 76 مەترە، بەرزی 38 مەترە، نزیکەی 172 کەسی تایە لە ناو ئەم ژێردەریایە. لە ناو ئەم ژێردەریایە. بەڵێ زۆر باش. فەڕەنسا دێتن بڵین لە دوای فیئەی رووسی ئەمریکی دێتن بە پلەی دووەم، ئەنجا بەریتانی، ئەنجا فەڕەنسی. یعنی ئەگەر باسی چین بکەین چین ئەم فیئەی نییە. وڵا پرسیارمەیە لەسەرەوە. بەڵێ تایبەتە مەوێت لەسەر ئەو وڵاتە زلێزانی کە ئێستا لە هەموو مەعادلەکانی دنیا ئەمانە سەرتۆپن بە تایبەت لە ڕووی سەربازیەوە رووسیا، چین، ئەمریکا. کێیان یەکەمە لە ژێردەریاییە؟ باسی ئەوەی فیئەکانی رووسیا و ئەمریکات کرد. چین چییە لەم نێوەندەدا بۆ ژێردەریایی؟ ئەگەر باسی عدەدی بکەین ینی چەند دانەیان هەیە، ئەمریکا لە پێش هەموویە ئێستا تقریبان گەیشتە 70 دانە. ڕووس 62 دانە بوو، بەڵام ئێستاکان نێزیکەی 67، چونکە ئەوانەی کە زەمانی یەکێتی سۆڤێت دروست کرا بوو باشە هەمووی دەستکاری کرا و تەتەوەری پێکرا و هێنایە مەیدانەوە، تایبەتی لەم ساڵانەی ئاخیرە هێنایە مەیدانەوە. ئەنجا چین دێ بە 61 ژێردەریایی کە هەیەی. هەروەکو باسیشی ماکروانی چوارەم وڵات ئێرانە. ئێران؟ بەڵێ ئێرانە لە جیهانە. ئێران ئەوە چۆن ئێران گەشتووە بۆەوە کاک سەلام؟ ئێران هەر زمانی شا ئەمانەی هەمووی وەرگرت بوو. دوایەوە لەبیرت نەچێ ئێران لەسەر خەلیجە، لەسەر دەریای عارەبە، موحیت الهندی، ینی پێویستی بەوەیە، وەکو وڵاتانی تر نییە. هەر وڵاتەیە کە لەسەر دەریا بێتن پێویستی بە ژێردەریا بە زۆریە. ئێمە عێراق بڵین هەر زمانی کۆنیش نەی بووە، چونکە ئەسڵان خەلیجی ڕێستاکە پێ وترێ عرب پێ لە خەلیجی عرب و فارس پێ لە خەلیجی فارس و ئەوەنە. ئەم خەلیجە بەقەڵک غەواسە نایە لە ناوی بڕاتە ژێردەریایی، چونکە شاخاوی زۆرە. ینی بۆ سوڕ بەڵە بۆ جوولەی وەوانەی زەحمەتە بەکاری بێنی
لا ئەگەر بڕۆیتە خوارەوە سەر دەریای عارەب و ئەوانە. ئێران وتمان لە ڕووی جیاوازی لەگەڵ وڵاتانە چەنە وڵاتە بۆ عەدەد بۆ ژمارە چوارەم وڵاتە لە جیهانە ئەمریکا، ڕووس، چین، ئێران. ئەما گەر شەڕێکی گەورە ڕوبەڕووی بێتەوە یارمەتیەدا زۆر تەمان یارمەتیەدا توانی دوو مەزیق دابخەی ینی مەزیق قرمز دابخەیت و مەزیق بابلمەندە بلای ئەمەنەوە دای بخەی ئەم دوانە هەرچەنێ غەواسەکانی ینی بە مستەوای ئەم غەواسە تازانە نین کە ئەم وڵاتانە هەیەیانە بەڵام هەر دەوری هەیە کارەکە زۆر باش. وەڵام منەمەوێ بزانم ینی ئەمە پرسیارە لای من دڵنیام لای زۆربەی بینەرانیش کە ئەم ژێردەریایە زەبەلاحە چۆن کار دەکات و چۆن نەچێتە ئەم قوڵایە زۆرەی دەریاوە و چۆن دێتە دەرەوە. خۆی ژێردەریاکان یەک نمونە نییە ینی جۆری سوتەمەنی هەیە بە سوتەمەنی ڕقی شەکاتن هەیە بە مەفاعلی ئۆتۆمی ئیشەکانەوەوی ئیشەکاتن بۆ نمونە USS ڤرجینیا ئەگەر بڵین باسیکەین بە مەفاعلی نەوەوی ئیشەکە توانایەوەی هەیە مەفاعلەکەی نەکوژێنێتەوە تاکو 30 ساڵ بسوڕێتەوە بێوەستان 30 ساڵ ئیشەکاتن ئەمانەی بە سوتەمەنی ڕقیشەکە 180 ڕۆژ ئەتوانێت ئیش بکاتن و دوایەوە بێ ڕابەستێ سوتەمەنی وەربگرێتەوە دووبارە بگەڕێتەوە ناو دەریا لەبەر ئینجا هەتاکو مەفاعلی نەوەوی ئەمەش فیئەی هەیە چۆن ئێمە باسی فڕۆکەمانەکردنەوەی ئەوە نەوەی 1 و 2 3 و 4 و تاکو گەیشتویتە مەفاعلیش عینی نەوەی هەیە ئەم مەفاعلانەش بە ئاوی شیرینە بێ سال بکرێتەوە بە ئاوی خێوا و ئەی چۆن لە ناوام دەریا ئاوی شیرینی دەسەکەوێت غەواسەکە خۆی دروستیەکاتن خۆی ئەمەل ئاوی دەریا وەرەگرێتن پێڵێن عملیەی تەقتیر ینی ئەم خێواوی لێ بێتەوە ببێتە ئاوی شیرین ئەو ئاوە بەکاردێنێ هەم بۆ ساردکردنەوەی مەفاعلی خۆی هەم بۆ بەکارهێنانی ئەو کەسانی کە لە ناو ژێردەریاکەن بۆ ئەو خواردنەوەیان بۆ خۆشتنیان وانە هەرچەنی خۆشتن زۆر کەمە ینی لە ناو ژێردەریابی بۆنی سەربازەکان یەکتری بێزارەکات چونکە خۆشتن زۆر کەمە لە بنیەوە زانیاری سەیرە نابێ ئەوەنە ئەو بەکاربیێنیتن کە عملی تەقتیر بەشت بکاتن کە تۆ لە کاتی شەڕە بۆی هەیە 3 مانگ بمێنیتەوە پێویستیت بەوەیە نابێ نسبەی زیاد سرف بکەیتەوەیە لە هەمان کاتە هەوەی خۆی ژێردەریاکە بڵین پلەی گەرما لە مەفاعلەوە تەولیدی کارەباعەکەی کارەباتە داتێ بۆ ناوی و پلەی گەرمات بۆ ڕاگرێت چونکە لە ژێر دەریا زۆر ساردە ینی ئەتکوژێ ئەگەر باسی حادسەی کۆرسیک بکەی بڵین ژێر دەریاکەی ڕووس کە لە دەریای بارێنستەقیەوە سەرما زۆری هینەکانی کوشتەر چەندێ دەمی لێ بووە ینی لە تەقینەوەکەیە بەڵام ساردی ئاوەکە کە مەفاعلی کوژاندەوە وەستا بووە هۆی ئەوەی کە 108 کەسیتیا بمرێتن ئەوەیە لە هەمان کاتە تۆ ڕتوبەتیشت هەیە هەر عینی مەفاعل کاریەواکە کە ڕتوبەت لە ناو هەر لە ناو خۆیان هەموو لە ناو خۆیان هەموو جۆرە شتێکی هەیە کە بەکاری دەوێنە بە نسبەتی خواردنەوە ئەبێ کەمیەتی هەڵبگری لەگەڵ خۆتە کە بەشی ئەو مانگانت بکە کە ئەسوڕێتەوە بی زۆر باش پرسیاری ئەوم کرد لەگەڵی کە چۆن دەچێتە قوڵایی دەریاوە چۆن دێتە دەرەوە ژێر دەریایی چۆن بڵین حاویاتی هەیە ژوور ژووری هەیە لە بان و لە بنیەوە کاتێک کە بێوە بشێتە قوولاییەوە ئەو حاویانە هەوا بەتاڵەکە ئیکاتەوە ئاوی تێشێ وەزنی قورسە بێتن لە هەمان کاتاگەر سەیری ژێر دەریایی بکەی لە منتیقەی سەیتەڕی لە ناوە ڕاستە دوو باڵی هەیە وەکو باڵی فڕۆکەیە بەوانە ئەچێتە خوارەوە ینی وەکو فڕۆکە چۆن تۆ لە فڕۆکەی ئەگەر لە تەک باڵەکەت دابنشی سیرەکەی نیزامی هەیە پێڵەن فلاپس و لاپس بەرزە بێتەوە لە کاتی بەرزبوون و داوەزین ئەلەر ژێر دەریاییش عینی ئەو سیستەمەی هەیە بەکاری دێنێ ئەچێتە خوارەوە و ڕاوەسێ لە حەدێک دوایەوە بەرزە بێتەوە بەو باڵانەی کە هەیەی بەکاری دێنێ بەلایەن سوڕانەوەی دەفەی پشتەوەی ئەو باڵانەی کە لە پشتێتی لای تۆربانەکەی ئەبەوە دەسوڕێتەوە لە ناو دەریایە زۆر باش یەکێکتر لە پرسیارە گرنگەکان لەسەر ژێردەریایی ڕێڕەوی ژێردەریاییە
هەر بەجددی چۆن هاتوچۆکە چی ڕێڕەوێکی هەیە ینی ئەم ژێردەریایە سنووری ئەم هەموو وڵاتە دەبڕێت ڕەنگە پرسیار بێت بەو مدە زۆرە لە ژێردەریایە چۆن چی ڕێیەک هەیە ئەمە ئەم دەورانە دەکات و دەچێتە سنووری هەموو ئەو وڵاتانەوە. ئەمە گەرسەیری جیهان بکەین دەریا لە زەوی زۆر زۆر زیاترە. هەر وڵاتێکیش ینی قانونی دووەلی یاسایی جیهانی هی دەریا تۆ 12 میل دەریاییت هەیە کە بڵین ئاوی هەرێمی خۆتە. باش لە دوای 12 میلەکە بۆت نییە ڕێگر لە هیچ ژێردەریایەک و یان سەفینەیەکی حربی یان بار هەڵگر و ئەوانە ناتوانانی ڕێ لێ بگریتن چونکە ئاوی هەموو جیهانە هی تۆ نییە. 12 میلی دەریای ئەمە شۆکردێتە ناوچەی ئازاد ناوچەی ئازاد دەتوانێت پیای ڕەت بێتن بەڵام بۆی نییە لەو 12 میل دەریایەوە بچێتە ناوی نێزیک بێتەوە ئەو کاتە بۆی هەیە لێ بدرێ ببێتە شەڕ. ئەمە باقی دەریا ئازادەتیای بسوڕێتەوە بە هەر لایە کاتن. وڵا لەسەرەوەیان دەبێت بمێنمەوە باست کرد کە ئەو کەسانەی کە تیان جاری وایەت چێتە سەر و 100 کەسوانە و بە چەند مانگ جاری وایە ساڵ بە نمونە باسی ئەو ژێردەریایی ئەمریکات کرد دەتوانێت 30 ساڵ لە ژێردەریا بمێنێتەوە. باشە ئەم کەسانە بەچی دەژین بەچی هەڵدەکەن لە ناوەم ژێردەریایە شوێنی خەوتنیان مانەوەیان نان خواردنیان. ئمە کەوتمان ناتوانێت 30 ساڵ بخولێتەوە بەڵام 30 ساڵەکە بەردەوام نابێت چونکە هەرە بێ ڕابوەستێتن لە بەعزە شوێنێکە بۆیە و سەربازانە حاڵاتی نەفسیان کە هەر لە بن ئاو نەبن بگەڕێن لە بەعزە شوێنێ ڕابوەسن بڵین وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا ئەگەر لە یامان بێت لە کۆریا بێت لە ئوسترالیا بێتن ڕاوەسن بەڵام ئەو کاتی کە کارەکە لە بن ئاو چۆن تۆ سەرباز لەسەر زەوی ئەڵەی تۆ واجبت هەیە نوقتەی حرەست هەیە ئەوەنە سەعات ژێر دەریایی ئیشی 6 سەعاتە ئەو سەرباز و ئەو ئەفسەرە بۆ نمونە گەر بڵین ئەم ژێر دەریایە 7 نەفەریدایە 35 ئەفسەرە 35 ئەفسەرە خوێندبێتی نیوە بزانێت چۆن بەکاری دێنێتن 6 سەعات کارەکە ئەکرێتە 3 وەجبە چونکە هەمووی جێی نابێتەوە بەیەکەوە بخەوێتن ئەگەر ڕابەستێ 6 سەعات ئیشەکات ئەوانەی کە ئەخەون یان ئیشی سیانە ئەکەنە گەر تێک بچێتن چونکە هەمووشیان مهندسوانە نەتوانن دەستکاری ئەو شۆنانە بکەن کە تێک شۆ باشی بکەنەوە دوای 12 سەعاتەکە دێتەوە 6 سەعاتی خۆی ئەباتە سەر ئەو کاتی کە ئەم 6 سەعات لە خزمەتایە ئەوانەی کە ئەڕۆن بۆ خەو و پاڵکەوتون و ناخواردن و ئیسراحەت بەم جۆرە ڕۆژانە ئەگۆڕدرێ ینی 6 بە 6 12 بە 6 حسابکە ئەوەنە سەعات تۆ واجبت دێتەوە ئاوهایە سیستەمی کارهێنانیان زۆر باشە. ینی کەسی تایبەتمەندی هەیە بۆ ناو ژێردەریاییش ئەو ئەفسەرانش هەمووی کەسی تایبەتمەندن بەو شوێنە. زۆر باشە. باسی ژێردەریایی ئەتۆمی بە تایبەت لەم دوایانە وەک لە پێشەکەمە باسم کرد سەرەتای مانگی ئاب دەنگۆیەوە بڵاو بوویەوە کە دۆناڵد ترەمپ 2 ژێردەریایی ئەتۆمی ناردووە بۆ سنووری کەناراوەکانی رووسیا. ژێردەریایی چۆن ئەتۆم هەڵەگرێ ژێردەریایی ئەتۆمی چییە ئەگەر لەسەرەوە زانیاریەک بووی کاک سەلام. ئێمە ئەگەر بڵین لە 7 ژێردەریایی ئەمریکا 14 دانەی ئۆتۆمیە یعنی هەمووی نییە بۆ نمونە USS ڤرجینیا کە ئەمە شتێکی سێرە ینی هەتاکو لە بن دەریا سرعتی ئەگاتە 25 عقدەی بەحری ئەوە بە کیلۆمەتر و بە میل حیساب ناکرێ ینی دەریا بە عقدە حیسابەکرێ پێڵەن عقدە بەحریە هەر عقدەیەکی بەحریش کیلۆمەترێک و 852 مترە نزیکە لە 2 کیلۆمتر نێزیکە لە 2 کیلۆمتر لە سەعاتێکە باش ینی سرعتی کەوتمان ئەگەر بڵین 10 عقدەی بەحری بێتن واتە ئەکاتە 18 کیلۆمتر و نیو تقریبا لە سەعاتێکە بەڵام ئەم سرعتی 25 عقدەی بەحری ینی زیاترە توانێت لە 18 کیلۆمتر لە بنەوە کە دێتە بانەوە سرعتی کەمترە بێتن ئەوە نیە وەکو بنەوە یعنی حساب کە 5 عقدەی لێ ئەڕوا کە دێتە بانەوە مهم ئەم موشەکانی کە هەڵیەگرێتن لە زۆر جۆرایە تایبەتی هەموو ژێردەریاکان موشک پێڵەنە سەواری خلموجەنەحە ینی موشکی باڵدار
لە جۆری تۆماهۆک و کروز بەڵێ ئەمانە بە مەدای 1600 کیلۆمەتر ئەڕوا لە هەمان کاتە ئێستاکە ئەم ژێردەریا نوێەکان تازەکان توانێ بەرگری ئاسمانی تایە توانێت ژێر دەریاوە بەرگری ژێر ئاسمان. دەریاوە تێگرێتن بۆ ئاسمان ینی هەمووشی بە مانگی دەستکرد بەستراوەتەوە بڕوامەکە ینی هین دەبێتن ئاگای لە دەوروبەری خۆی هەیە ئاگای لە دەوروبەری خۆی هەیە تقریبا بە مەسافەی بڵە 400 کیلۆمەتر زیاتر کە چی ڕوەداتن ئەتوانێت لە دووری 4000 کیلۆمەترەوە لە هەدەفی دەریا بدا لە باخیرەیە بداتن ئەو غەواسەیە ئەجا ئەو موشەکانی کە هەڵیەگرێتن بۆ نمونە بۆینگ هاربۆن بەکاردێنێتن سەواری خموزەنەحە تۆماهۆک و کروز بەکاردێنێتن جۆری موشکی SM بەکاردێنێتن جگەلەوە هەر ژێر دەریایە عەدەدێکی خۆی هەیە هەیە 16 ئۆتۆمی هەڵەگرێ هەیە دا هەڵەگرێتن هەمووی یەک نییە ئەمە ئەتۆمیەکان ئۆتۆمیەکان ناشتوانی بزانی بە تەواوەتی تایبەتی مەسەڵەن بۆ نمونە ژێردەریایی ڕووس کازان سێرا 11 نەوەک ئێمە ئەمریکا جارێ خۆی نازانێ ئەمە چی پێیە ئەم جۆرە ژێردەریایانە یعنی نهێنیە شاردراوەیە بەڵام لە 100 ئۆتۆمی تایە تەکیدیشن کە موشکی سیرکۆنی تایە یعنی بۆ نمونە سێرا 11 موشکێکی تێگر لە دەریای سپیەوە باشە ژێردەریایەکی ڕووسە موشکێکی جۆری سیرکۆنی تێگرت لە دەریای سپیەوە بە هەموو ئاسیا ڕەت بوو بە هەموو وڵاتانە ڕەت بوو چوو لە دەریای بارنس لە هەدەفێکیدا سەروی یابان سی بەسافەکەی بکە و هەدەفەکەی هێنا تەنها ئەم زانیاریە هەیە لەسەر ئەمانە زانیاری کە بە تەواوەتی 100% ناتوانانی ئەمانە شاردراوە جێگەی مەترسیشن ئەم ژێردەریا ئەتۆمیانە تۆ ئێستاکە مەثەڵەن ئەمریکا و رووسیا بە دەرەجە یەک بەڵێ کە ڕووس ئەڵێ ثالوثن نەوەوی سێی ئۆتۆم یەکەم ثالوثنەوەی چییە؟ ئاسمان زەوی ژێردەریا یعنی دوایەوە لە بیرت نەچێت ژێردەریا گاتە سنووری وڵاتان پێویست ناکات تۆ موشەکێ لە ئەمریکاوە تێگوی بۆ رووسیا ژێردەریاکە خۆی دەچێت نزیک نێزیکێتی 40 دقەی بوێ 30 دقەی بوێ بە جۆری موشەکەکە ئەگەر هایپەرسۆنیک بێتن یاننا ئەمەە کاتێوێت تا کۆگا ئەم مەسافەیە تۆ توانی ڕادارات و ئەجزەی ئەنڤاری مبەکر و موشکی بڵین مانگی دەستکرد لە ئاسمان کە بیبینێ بەڵام تۆ کە بشیتە نێزیک وڵاتەکە و لێ بدەی لەبەرەوە ینی ژێر دەریا ئەساسە کە بمێنێت لە وڵاتانەیە بۆ بەکاربێتن و لە ناو ناچێت کەس وازی لێ ناهێنێت زۆر باشە قسەیەکەی بوو لە ینی پێشتریش لەسەر ژێردەریایی ڕووسی کە دەنگی بەرزە حەزەکەم لەسەر دەنگی ئەو ژێردەریانش قسە بکەین بەڵام دوایی پێشکەوتنی باش لە ژێردەریاییە بە دیکرا بە نمونە کازانەوەی کە باست کرد ئێستا حەزەکەم باسی و پێشکەوتنانە بکەی کە لە ژێردەریاییە بەدی دەکرێت ژێردەریایی ڕووس هەروەکو سیارەشیان وایە هەروەکو فڕۆکەشیان وایە بەڵام بەقووەتە مەچینەی رووسی زۆر بەقووەتە ژێردەریای ڕووسی بڵێن ئەم فیئەی ئێستا نافیئەی تایفۆن و ئۆسکار و دێلتا و یوری کە بە دەریای ڕەتە بوو ڕۆنی لێ ئەڕۆی هایدرۆلیکی ڕۆی دەریای پیسە کرد دەنگێکی بەرزی هەبوو سۆنار بە ئاسانیە ئیدۆزیەوە بەڵام توانای چوونە خوارەوەی زیاترە لە قولی لە ژێردەریایی ئەمریکا و چین و فەڕەنسا و بەریتانیا ئەو قولیەی کە ژێردەریایی ڕووس پێگا ئەم وڵاتانە ناتوانن بگەنەوێ بۆ نمونە سەر ڕقم قیاسی ژێردەریای رووسیا 600 مەترە هیچ ژێردەریایە ناتوانێت بگاتە 600 مەتر بەڵام ڕووسەکان ئەتوانن باش چونکە ژێردەریایی کە دروستیەکەی بە پۆڵای ڕق فولاف سەڵب دروست دەکرێتن ڕووس تیتانیۆم بەکاردێنێتن ڕاست دروستکردنی تیتانیۆم زۆر قورسترە لە پۆڵایە تایبەتی لە لەحیم و ئەوانەیە پۆڵاکە لە ژێردەریا تەحملی زیاترە و مانەوەی زیاترە و تێکچوونی کەمترە بەڵام تیتانیۆم زووتر سیانەشی قورسە بەڵام کە دەنگ دەرەکات چێتە ئەو قولیەوە خۆی شارێتەوە ئێستا کە گۆڕا ینی ڤلادیمیر پۆتین بڕیاری ئەوەی داکە ئەم ژێردەریانەی لە کاتی یەکێتی سۆڤێت دروست کراوە هەمووی بگەڕێتەوە
هەمووی دەستکاری بکرێتن مەفاعلی بگۆڕدرێتن و بکەن و هاتە مەیدانەوە ئێستش کازان و سێرا یانزە و یوری و ئەو جۆرە ئەمانە لەژێر دەریایە دەنگی نەما وەکو جاران زۆر بێ بە دەنگی ئەڕوا سۆنار زەحمەتەبی دۆزێتەوە بەڵام هێشتان هەر نەگەیشتووەتە فەرجینیا یعنی USS فەرجینیا USS فەرجینیا هەتاکو و تەسیری مەجای مۆغناتیسی کە بتەوێ ئەو پۆڵایە بزانی ناتوانی سیستەمێکی وای تایە تەکنۆلۆژیاکە ئەوە شت لێ تێکەداتن ڤرجینیا ئەگەر بە سورعەتی 20 عقدە بڕوە ینی تۆ دەنگ دەرەکە بە 20 عقدە بڕۆی 18 کیلومتر تا 19 کیلومتر لە سەعاتێکە دەنگە غۆغاسەیە بێ بەرز بێ بەڵام بەو سورعەتەش دەنگی بەقەت دانەیە نییە کە وەستاوە لە جێی خۆی جیاوازێکە زۆر زۆرە جیاوازەکە بای 3 ملیار دۆلارە کازان بەو پێشکەوتووی خۆی سێرە یانزە و تایفۆن و یوری و ئۆسکار و دێلتا ئەمانە هەمووی هەرە باشەکەی ناگاتە ملیارێ دۆلار لە رووسیەکە بەڵام ئەمە بەتەنیا 3 ملیار دۆلارە تایبەتمەندیەکەشی تایبەتە زۆر باشە با ئینمان پیر نەچێ و کۆریای باکوور کاک سەنام کە ئەوش وڵاتێکە ئێستا ناوایە لە ڕووی چەک و ئەسلیحە و کەرەستەی جەنگیەوە ڕوو ژێردەریاییەوە چی کۆریای باکوور ینی کۆریای باکوور ژێردەریایی هەیە بەڵام لەم فیانەی کە باسمان کرد کە فەڕەنسا و بەریتانیا و ڕووس و ئەمریکا هەتی ناگاتە ئاسیەوانە و تاکو ئێستا ئۆتۆمی بن دەریای بەکار نهێناوە لە 100 کە بتوانێت بەکاری بێنێتن یعنی ئێستا ئێمە کە باسی سێرە یانزە ئەوانەمان کرد رووسیەکە تۆ تەسەور کە لە قولی 40 مەترەوە تێگرێتن لە قولی 40 مەتر لە بناوە ئەو موشەکە تێگرێتن وە نییە لەبان ئاو بێیان نێزیک بێ لە سەروی ئاوەکە لە 40 مەتر قولی کە تێی بگرێ و بێ دەنگ بێ سیستەمی کارەبایی بەکاردێنێتن ئەوە نییە بە زەختی هەوا بێتن هەتا بۆ نمونە ئێستاکە سیارەی کارەباییمان بۆ پەیدا بووە مەچینە دەنگی نایە کە کارەبایی بەکاردێنی نە لە مەچینەیە نە لە تێگرتنە موشەکە تێبگری دەنگی دێتم بێدەنگە لەبەرەوە ناتوانانی تەحلیلیکەی بزانی کاتی ئاگادارێ بیتەوە موشەکەکە هات زۆر باش لەم پرسیارە دروستە بێ لێرە لەم سەردەمی فڕۆکەی بێ فڕۆکەوان و چەکی پێشکەوت و فڕۆکەی شەبەح و ینی ئەوانەی کە ئەم وڵاتە زلێزانە بە تایبەت عەرزی دەکەن بۆ ژێردەریایی هەر گرنگیەکەی ماوە ینی ئەگەر شەڕێکی مەسەلەن جیهانی یان شەڕی دێوان چەند وڵاتێکی زلهێز هەستێت ژێردەریایی چی پێەکرێ ژێردەریایی شەرتە کە بمێنێتن بۆ تۆ با بڵین هەر وڵاتێکگەر ئەمریکا لە رووسیایدا یان رووسیا لە ئەمریکایدا یا بەریتانیا فەڕەنسا ئەم وڵاتانە تۆ کە لێی دا بە ئۆتۆمی وێرانیەکەی باسی فڕۆکەم بۆ مەکە ئیتر بتوانێت بفڕێ لە وێنانە کۆتایی پێدێ و شارانە چێ ئەمێنێ ژێردەریایی ئەمێنێ کە دوورە ئەو ئۆتۆمیە کاری لێ ناکە ئەو وەڵامەداتەوە بڵین وڵامی ئەو وڵاتە داتەوە بە ئۆتۆمیەکانی کە لێیدا باشایەوە هەر کە باسیم کرد تۆ ئەتوانی نێزیک بکەویتەوە لەسەر ژێر دەریایی ئێستا موشکی وای هەڵگرتووە کە پێڵەن ڕۆژی قیامەت جۆری سیرکۆن و بۆسیدۆن ئەمانە ئەو شارانەی کە لەسەر دەریایە بۆ نمونە وەکو بڵین لیڤەرپول لە ئینگلترا لیۆن نیویۆرک واشنگتن لۆس ئەنجلس ئەمە ژێردەریایی نێزیکە بێتەوە یەک موشکی لێدا و تەواو لە ناوێدا شەپۆڵێ دروستەکانی ناکەوێتەوە شارەکە لە ناو دەریاوە تەقێتەوە شەپۆڵێکی بەرز دروستەکە و شارەکە ئەنوخێنێ هەیخین چێنێ تاکو تۆ ئەوە مەڵێ من ئەو ئاوە نەجاتمە بێ لێی ئەگەر شەپۆڵەکە بگاتە مەترێ بۆ چۆکم ئەو شەپۆڵەوە هەمووی تیشکە هەرە کوژێت تیشکەکەی تایە تیشکەکەی تایە زۆر باش با بینە سەر جیاوازی ژێردەریایانە باسی هەندێکیت کرد مەسەلەن جیاوازی ژێردەریایی ئەتۆمی لەگەڵ دیزڵ لەگەڵ کارەبایی یان ژێردەریایی هێرشبەر و ژێردەریایی دیفاعی کرد ئەمانە چۆنن ئەمە هیچ جیاوازەیەکی هەیە یا ئەکرێت لە یەک ئان و ساتا بۆ مەبەستەی کە ئەو وڵاتە پێویستێتی بەکاری بێنێ هیچ جیاوازیەکی نییە بەس لە جۆری ئەو چەکانەی کە هەڵیەگرێتن و لە جۆری سورعەتیە ینی وە لە جۆری خۆشاردنەوەی ینی با بڵێن ژێردەریایی شێستاکە وەکو زمانی ئەوەی لێ هاتووە کە خۆی بکاتە شەبەحی
زۆر جار ژێردەریا لە وڵاتانی تێوانزەوە ڕووس تاقیبیوانەی ئەمریکا کاتن ئەمریکا تاقیبی چین ئەکاتن یابان تاقیبی کۆریەکە ژێردەریەکانی بۆ چۆ ئەڕواتن بەڵام لە ناکاوە بزرە بێت نایدۆزیتەوە ئەمە ئەچڵەژێنێ ینی بۆ چۆ ڕۆی ئەمە کاتی ئاگادارە بیتەوە لای کوبایە نێزیک ئەمریکایە زانیت هەی جوازیەکی نییە تەنها لە چەکەکانیەتی و لە مەترسی وەکو پێتم وت لە هەفتە ژێردەریایی چواردەی ئۆتۆمۆبیە لەوانە ئەترسن ئەوانەی کە موشکی هاربۆن تۆماهۆک کروز ئەوانەی ڕووسیەکان گالیپەر موشک گالیپەرەوەوانە بەکاردێنن ئەمە ئۆتۆمیەکان جیاوازن زەوی سەرزەوی دوو شەڕی جیهانی بەخۆوە بینیوە شەڕی یەکەمی جیهان شەڕی دووەمی جیهان ژێردەریایی چی ڕۆڵێکی لەو شەڕانە هەبوو چی پێکرا لە جەنگی جیهانی یەکەم ژێردەریایی زۆر گرنگ بوو وە زۆریش زەرەری گەیاند بەڵام کە ئەڵمانیا شەڕی دۆڕان لە جەنگی جیهانی دووەم هتلەر بڵین ئوستولی سوبمارین ڕەواسا ژێردەریایی ئەڵمانیای زۆر بەهێز کرد حتاکو لە ئەجیزەی ئیتیساڵات ینی جیازێک هەبوو مشەفەر هی شفرە کە پێیانەوت ئیگمە شتێکی زۆر پێشکەوتوو بوو کە بەکاریانی هێنا لەو زەمانە لە ژێردەریەکانیان کە بڵین ئەڵمانیا جەنگی جیهانی یەکەمی دۆڕان لە جەنگی جیهانی دووەم ژێردەریایی ئەڵمان زەربەی زۆر عجایبی دا لە حولەفا ینی هەتاکو حادسەیە زۆر بەناوبانگ هەیە دا لێرە ژێردەریایەکی ئەڵمانی هەبوو ژێردەریاکە U-47 باش هتلەر بڵین فەرماندەی هێزی ژێردەریایی ئەڵمانیا بانگی کرد ئەفسەرێ بوو ڕائد بوو پلەی تەمەنی 31 ساڵ بوو و بزانام ناوی کۆنتێنە براین بوو کۆنتێنە براین سەرێکی زۆر زیرەک بوو ژێردەریایی U-47 بەکارەهێنا بانگی کرد تۆڵەی جەنگی جیهانی یەکەم بکاتەوە کە لە مینای سکوتلەندا سکابافلۆ بڕوا لەوێ لە ئوستولی بەریتانی بڕادە بداتن ئەم عملیەتە ئینتیحار بوو پێشەوە غەواسەیەکی ئەڵمانی و سوی بیکە کەوتە ناو ئەڵغامەوە تەقیەوە و کەس پێیان نازانی چیان بەسەر هات بەڵام ئەم کۆنتێنە براین ڕۆی تەمان عملیەتەکەی زۆر زەحمەت و هەتاکو گەیشتە ئەوێ نانەتوانی لە مەڤیقی کێرکەوە بچێتە ناو سکابافلۆوە تەمان عملیەتی چوونی ئەگەر بیخێنی تۆ شتێکی زۆر زەلامی بە شەرتەیە ژێردەریایەکەی زگی لە عەرزیەدا کاتێکە ئەوەنە کە دابەزی و چونکە ئاودا ئابەزێتۆ مانگ لەگەڵ زەویە کێشی مانگ و زەوی پێڵێن ئێمە مەد و جەزر کە ئاو دابەزێ و بەرزە بێتەوە لەو کاتەیە ڕەت بوو چووە ناویەوە توانی لە گەورەترین باخیرەی بەریتانی بداتن ڕۆیاڵ ئۆک چی کرد زیانەکەی چی بوو 800 کەسی لەناو کوشت 800 کەسی لەناو باخیرەکە هزار و تقریبان 300 لەناو بوو 800 بەبانەوەی کوشت لە ناوی نقومی کرد دوایەوە لە باخیرەتریدا ئەجا لێرە ئەو کوڕە بڵێن کۆنتینە براین تەسەوەر و کە خۆی نقوم نەکرد کە لیدا هەر شەڕێکرد سەیرێکرد غەواسە کە تۆ تۆڕبیدت تێگرت بە یەکسەر نقوم بی و ڕابکەی لەو ناوە نەمێنیتن هەموو عملیاتەکەی سەرکەوتووە تاکو هتلەر تیارەی خۆی نرد کە گەڕانەوە بۆ ئەڵمانیا ئەوانم بۆ بێنن بیان بینم بەڵام کۆنتینە براین لە 1940 غەواسەکەی لێدرا و نقوم بوو زۆر باشە وەکو دوا پرسیارە مەگەر ئێستا جەنگی جیهانی نا بەڵام جەنگی مثل نێوان دوو وڵاتی زلهێز ڕوو بدا ئەم ژێردەریانە کارەسات ئەخوڵقێنن بەڵێ بەڵێ توانێتن تۆ سەفینەکان هەرێکێک یعنی لەو ژێردەریانە لە ئامادە باشی تەواوان بە ئێستاشەوە سیکە خۆی ژێردەریایی ئەم وڵاتانەی کە باسیەکەن وەکو رووسیاوانە هەمووی لە ئامادە باشیان هیچیشی نەوەستاوە لە جێی خۆی تەنها چاوەڕێی فەرمانیانە یعنی هەر ئەوەنەیە پەنجە بۆتۆن دوگمەکە پەنجەی پیابنێوت و خەڵات ئەوە نییە بڵی دانیشتوونە بە ئەسراحەتی یعنی هەتاکو ئەگەر باسی ئۆتۆمۆبیل بکەی ئەڵەی پۆتین بەردەوام ئەوەی لەگەڵ یاتی جنتا ئۆتۆمیەکەی پێە هەکە ئۆتۆمی بەردەوام لە ئامادە باشیایە ئەوە نییە ڕاوەستا بێتن تەلیفۆن بکەی یاڵە نەخێر ئەم وڵاتانە 24 سەعات حازرن زۆر باشە
سپاس بۆ عەقید سەلام مەسعەد ڕایشکاری 964 بۆ کاروباری سەربازی دووبارە سپاس دەکەم انشاءالله لە زنجیرەکانی داهاتوو باسوخواسی زیاتر لەسەر بابەتە سەربازیەکانەکەی انشاءالله سەرچاوە سپاس بۆ بینەریەوەش خواتان لەگەڵ دەست خۆش قوربان